کەسانێکەیە لاوازن بەرامبەر بە قسەی خەڵک، هادەبینی یەک قسەیەک برینداری دەکا، بە یەک قسە دڵخۆشە بێ، بە یەک قسە بەعام مرۆڤ خەمبارە بێ. ئەو تەبیعەتی زۆر بەمانە. هەواڵێکی خۆش دڵخۆشمانەکە، هەواڵێکی ناخۆش خەمبار و بێتاقەتمانەکە. ئینسانی وایە یەک قسێ بەرامبەری بکە. من خەڵکی وا دەزانم ئەگەر بە خێزانەکەی بڵێ ئەم چێشتە تۆزی خوێەکەی زیاد بوو یا کەم بوو، خێزانەکەی دووسێ ڕۆژ مانەگرێنە ناخوا، مانەگرێتەوە هیچ ناخوا. بەس تەنیا بڵێ ئەم چێشتە ئەگەر سوێرە یا بێخوێ یا خوێدارە، یاخود ئەم چێشتە فڵان شتی وایە، یەک شتێک یا هەر خەلەلێکی تر غێری چێشتیش، بەس تەنها شتێک بڵێ دووسێ ڕۆژ مانەگرێ هیچ ناخوا. ئەمە زۆر لاوازە لەم مەسەلەدا. خەڵکی شەیە هەر چەندێ قسەی پێ بکەی هەر پێکەنیە، بوختیانی بۆکەی گوێرینێ پێکەنێ، گاڵتەی پێدێ. کەسانێک شەی بوختیانێکی بۆ بکە ئیتر واز لە هەموو شتێک دێنێ. مرۆڤەکان لاوازیان تایە. مەڵێ فڵان کەس بۆ وای، فڵان کەس لەو مەسەلەدا لاوازە. هەوڵ بدە پێی بڵێ تۆزە کەمی کەرەوە و لاوازیە، بەڵام تۆش لە کۆمەڵێ شتدا لەو لاوازتری. هەندێک صیفەت هەیە لەودا لە تۆدا نییە، لە هەندێک شتا زۆر لە تۆ بەهێزترە، لە هەندێک شترا تۆ لاوازترە. ئەم خاڵانە زۆر گرنگە بیزانین. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک نوقسانی و کەم و کوڕیمان تێدایە لە بەرامبەری ئێمەدا نییە، و ئەویش کۆمەڵێک کەم و کوڕیتیای لە ئێمەدا نییە. خوای گەورە وا دروستمانی کردووە. جا هەر کەسێکمان تەبیعەتمان خۆش بوو، خۆڕاگر بووین بەرامبەر بە قسەی خەڵک، یەکسەر بێتاقەت و بێئومید و بێهیوان نەبووین، ئەوانەمان ئینشاڵڵا خوای گەورە بە بەهێزی دروستی کردووە. بەڵام کەسانێکیش لاواز بوون ئامۆژگاری خێریان بکەن، لە خۆت بایی مەبە. خوای گەورە تۆی بە لاوازی دروست نەکردووە لە بەرامبەر ئەو شتە، بەڵام لە کۆمەڵە شتی تردا تۆش لاوازی لەو خراپتریت. تەماشا دەکەی مرۆڤ لاوازە، مێشولەیەک پێوە بدە ئازاری تووشە بێت. دەبینیت بە دەرزیەک ئازاری تووشە بێت، بە دڕکێک ئازاری تووشە بێت. ئەمە لاوازی نییە بۆ مرۆڤ. یعنی ئێمە لە خۆمان بایی دەبین، زۆر لە خۆمان بایی دەبین، زۆر خۆمان بەلاوە گرنگە یەک دڕکێ بکەن بە دەستمانە هاوارمان لێڵەسێ. ئەمە لەو پەڕی لاوازی ئێمەیە. بۆیە قەدری خۆت بزانە، ئەو سەری کە خوای گەورە بۆتی دروست کردو بینێ زەوی بۆ خوای پەروەردگار، سەجدە بۆ خوا بەرە، عیبادەت بۆ خوا بکە. خۆت بە گەورە مەزانە تۆ بەرامبەر دڕکێک، بەرامبەر بە دەرزیەک تەحمل ناکەی، تەحملی پێوەدانی مارێت و پشکێک مێشولەیەک ناکەی. دەتەوێت بەرامبەر بە خوای پەروەردگار بوەستی؟ دەتەوێت خۆت بەرامبەر بە ئاگری دۆزەخ بوەستێنی؟ بێگومان تەحملی ناکەی. کەواتە مرۆڤەکان لاوازیان تێدایە. کەسانێکیش هەیە بەرامبەر بە ئێش و ئازار عەمەلیاتی کە سبحان الله دەستی ببڕەوە، هەرچی بەسەرا بێ هەر زۆر بەلایەوە ئاساییە. خەڵکەیە خوێنە بینی یەکسەرە بوریێتەوە، لاوازە لەو مەسەلە، بەڵام لە مەسەلەیەکی ترا زۆر لە تۆ بەهێزترە. کەواتە هەمومان کەم و کوڕیمان تێدایە. ئەم خاڵانە زۆر گرنگە بیزانن، چونکە کەسمان بێ عیب نین، کەسمان بێ کەم و کوڕی نین. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک کەم و کوڕی نوقسانیمان تێدایە، لە کۆمەڵێ لایەنەوە لاوازین، لە کۆمەڵێ لایەنەوە بە قووەتین.